ڕۆژە سیاسی ئێستای عراقەکەین کە لە ئێستادا عراق پێدا تێپەڕ دەبێت هەرچەندە 5 مانگ دەبێت کە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عراق کراوە بەڵام تا ئێستا ڕێکەوتنێکی تەواوەتی لە نێوان لایەنە سیاسیەکان دانیە جگەلەوە نەسەر کۆمار هەڵبژێردراوە نا حکوومەتیش تا ئێستا پێک هێنراوە. ئەچین لای تەوەر یەکەم پرۆسی سیاسی لە عراق لە ئێستادا ناڕۆنی پێوە دیارە و تا ئێستا ماڵی شیعە ڕێک نەکەوتون لەسەرەوەی کێ سەرۆک وەزیران بێت یان بە یەک کوت لە بچنە نێو پەرلەمان یاخودنا سەبارەت بەم بابەتە لەگەڵ سەروان تاهیر گۆمەشینی چاودێری سیاسی کا لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت گفتوگۆی زیاترەکەین. کاک سەروان سڵاوت لێبێت و بەیانیت باش بێت. ئەمەوێت پێم بڵیت کە خوێندنەوە و سەرنجی تۆ بۆم ڕۆژەی سیاسی ئێستای عراقی پێدا تێپەڕ دەبێت چییە بۆ پێی کە زیاتر لە 5 مانگە بێت کە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عراق کراوە تا ئێستا نەسەر و کۆمار و نە حکوومەتی عراقیش پێکهێنراوە. سڵاو لە بەڕێستان خاتوون، سڵاو لە بینەرانی بەڕێزی کورچات نیوز و ئەم بەیانە بە هیوام یادەکانی ڕاپەڕین و جەژنی نەورۆز بەخۆشی و بە سەلامەتی بەڕێوە بچێ و خەڵکان تێدا بەشێک لە ئازار و معانات و مەینێتەکانیان بە گەشت و سەیران بگۆڕنەوە. سوپاس بۆ پرسیارەکەی بەڕێزی شت. من پێم وایە ئێمە دەبێت جارە بەر لە هەموو شتێک باز لە ئەمڕۆ و ئایندە بکەین نەک لە دوێنێ. دوێنێ دەکرێ وەکو ڕابردوویەک وەکو مێژوویەک ئەگەرچی لە مێژووی ئێمە مێژوویەکی تاڵ و تا ڕادەیەک ناخۆش و ناشرینمان هەیە هەم وەکو کورد هەم وەکو ناوچەکە لە چێشمە چێشم و ململانەی نێوان خۆمان و پارت و لایەنە سیاسیەکان. بەڵام ئەگەر باس لە ئەوڕۆ بکەین و پلان و بەرنامە بۆ بەیانی دابڕێژین ڕەنگە بتوانین بگەینە دەرەنجام و ئامانجێکی باشتر. ئەوەی کە لە گۆڕەپانی سیاسی لە عێراق دەگوزارێ لە پێناوی ململانەی بەرتەسکی حیزبایەتی و ئایدیای نەتەوایەتی و مەزهەبی و ئاینی و تایفی ڕەنگە زۆر جار بەسەر مەسەلەن نیشتیمانی و نەتەوەییەکاندا بەسەر چارەنووسی میلەتانی عێراقدا گوزەر دەکەین کاتێکەوە لە قازانج و لە بەرژەوەندی ئێمەدانە. ئەوەی کە قەرارە لە 26 مانگ کە پەرلەمانی عێراقی کۆ بێتەوە بۆ دەنگدان لەسەر هەڵبژاردننی سەرۆکی کۆمار کارێکە خەڵکی بە وردی چاوەڕوانی و ڕۆژە دەکەن لێرە و لەوێ بۆ چوونی جیاواز هەیە. ئەگەر نیسابی قانونی دوو لەسەر سێ کۆ بێتەوە و دەنگدەن لەسەر ئەو پرۆژەیە سایایی کە تایبەتە بە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکی کۆماری عێراق ئەوە ئەساسی دەستپێکی پرۆژە و پرۆسێسی سیاسی دەبێت لە عێراق. چکە وەکو لای جەنابتە ناشکرایە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار ئەنجام نەدرێ ناشتوانرێ مەرسومی جمهوریە فەرمانی کۆماری دەربچێ بۆ تەشکیلی حکوومەت بۆ کەسی بربژێر بۆ پۆستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئاراستەی پەرلەمان دەکرێت. واتە سەرەتای کلیلی هەڵبژاردن بوو لە عێراق لە پەرلەمانی عێراقدا خۆی بینیەوە. بەڵام لە 2018 بۆ 2022 کە 4 ساڵی با بڵێن پرۆسی سیاسی بوو لە عێراق کە دەبوایە بەو شێوەیە بەڕێوە نەچێ باشتر و لە خێراتر نزیک 6 مانگ بەسەر هەڵبژاردننی پەرلەمان تێدەپەڕێت تا ئێستا ئێمە نەمانتوانیوە سەرۆکی کۆمار هەڵبژێرین کە سەرۆکی کۆماریش هەڵ نەبژێردرا بێگومان ناتواندرێ تشکیلی کابینەی ویزاری بکرێ. ئەنجاو کاتە حیزب و لایەنەکان پشکی خۆیان و بەرپرسیارەتی خۆیان لە ئەستۆ بگرن. باشە هۆی کە دەگوزارە لە عێراق حاڵتێکی ئارام و ئاسایی نییە جارێ. بەڵێ کاک سەروان کە 26 مانگ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بە بڕوای تۆ ئەو کۆبوونەوەیە لە کاتی دیاریکراوی خۆیدا لە 26 مانگدا بەڕێدەچێت وەکو جاری ڕابردوو پەکی ناکەوێت؟ خاتو میهرەبان کۆبوونەوەکە دەکرێ بەڵام ئایا کۆبوونەوەکە دەتوانێت نیسابی قانونی بەدەست بێنێ و ڕێژەی 2 لەسەر 3 بەشدار دەبن وایە ئەو تەحالفە سیاسیە کە بە با بڵێم تەحالفی سێ قۆڵی یا با بڵێم سێ لایەنە یا سێ ڕەهەندی حساب دەکرێت یا لەولایە لە چوارچێوەی ئیتار یا لە نێوانی کوتلەکان ئایا دەتوانن بگەنە ئەو دەرەنجامەی کە بەرپرسانە
مامەڵە لەگەڵ پرۆژەیەکی لەو بابەتە بکرێ ئەوەیان جێگای پرسیارە. بەڵێ لە 26 مانگ ئیعلان کراوە کە کۆبوونەوەکە دەکرێت و ڕەنگە بەشێک لەو پارت و لایەنانەی کە ئێستا بەشدارن لە کۆی ئەندامانی بەڕێزی پەرلەمانی عێراقی بەشدار دەبن و لە ناو هۆڵی پەرلەمان حزور دروست دەبێ. بەڵام ئایا حزورەکە چەندە؟ ئایا دەگەینە ڕادەی 2 لەسەر 3 کۆی ئەندامانی پەرلەمانی عێراقی لەوێ و ئەگەر گەیشتین بەوەی کە ڕێژەی 2 لەسەر 3 لە ئەندامانی پەرلەمان کە مەزندە دەکرێت کە بە 220 شتێک کەس 222 کەس ئەگەر ئەوەش کرا ئایا ئەوانە هەمویان کۆکن لەسەرەوەی کە دەنگ بدرێ بە بربژێرەکان ئەوە جێگای پرسیارە. بەڵام وەکو کۆبوونەوەکە لە کاتی خۆیدا دەکرێت بەڵام ئایا کۆبوونەوەکە دەرەنجام و بەرەنجامی دەبێت ئەوە پرسیارەکەی لێرە. باشە بە بڕای تۆ دەرەنجامەکانی کۆبوونەوەکە چی دەبن وەکو چاودێرێکی سیاسی ئەگەر خوێنەوە بۆم ڕەوشە سیاسێ بکەیت؟ من پێم وایە دەرەنجامی کۆبوونەوەکە کاتێک دەتوانین لێمان بە دیارکەوێەوە بەرچاو ڕوونیمان هەبێەوە بتوانین ئەو دەرەنجام و بەرەنجامە ببینین کاتێکە پێش کۆبوونەوەکە ئیتیفاقی سیاسی و استراتیجی لە نێوان لایەنەکانی بەشداربوو لە کۆبوونەوەکە بکرێ. بۆ نمونە ئەگەر کورد وەکو عینە وەربگرین ئێمە مەفروزە پێشی 26 مانگ لەمڕۆوە تا 25 مانگ ئێمە بتوانین وەکو کورد وەکو قیادەی سیاسی کورد وەکو ئەندامانی پشکی کورد لە لیژنەکانی پەرلەمانی عێراقییان کۆی ئەندامانی پەرلەمانی عێراقی ئێمە گەر بتوانین کۆبوونەوەی لوتکە کۆبوونەوەی استراتیجی و کۆبوونەوەی ئیتیفاقی بکرێ پێشتر هەڵبەتە دەرەنجام و بەرەنجامەکانمان باشتر بۆ ڕوون دەبێتەوە بۆ دەردەکەوێت. بەڵام لە حاڵتێکی وەکو ئێستاە پێشبینیکردن بۆ سەرکەوتنی کۆبوونەوەی 26 مانگ ڕەنگە کارێکی تا ڕادەک ئەستەم بێ چونکە ئەوەتە دەبینی لێرە و لەوێ شیعەکان هەرەشەی ئەوە دەکەن ئەگەر کورد خۆ یەکلایی نەکاتەوە واگەر بە بەربژێرێک داخڵی پرۆسەسی سیاسی لە عێراق و سەرۆکایەتی کۆمار نەبن ڕەنگە ئەمان هەڕەشەی ئەوە دەکەن کە خۆیان جارێکی دیکە دەتوانن بێن و کاندیدێکی شیعی دابنێن بە ئەتبار کە زۆرینەن وە زۆربەی هەرە زۆری ئەندامانی کوتلە شیعیەکان حزۆریان دەبێ. ئەو کاتە ئێمە پێم وایە لە پرۆسەی سیاسی لە عێراق بە پێچەوانەی ئاراستەی ساڵی 2003 بەدواوە کە ئێمەی کورد کاراکتەر و فاکتەری سەرچی بوون بۆ دروستکردنەوە و هەڵسانەوە و سەر لە نوێ داڕێژەری نەخشەی سیاسی بوون لە عێراق ڕەنگە و کاتە دەرەنجامەکان لە ساڵحی ئێمە نابێ بەدا. بەڵێ کاک سەروان وەک دەزانین لە ئێستادا تا ڕادەیەک گەر زۆریش نەبێت تا ڕادێک لێک نزیبوونەوەی لایەنە سیاسیەکان هەیە. سەدر لە دوایین تویتیدایە دەڵێت کە پێویستە کات سربەخۆکان لایەنە سربەخۆکان بێنە پەرلەمان و لە دانیشتنی 26 مانگدا ئامادە بن بۆ ئەوەی بتوانن ئەم شەق بەستوی کە لە ئێستادا هەیە کۆتایی بێت و چوارچێی هەماهەنگی شیعەکانیش دەیەوێت دانوستان لەگەڵ لایەنەکاندا بکات بەو پێی کە نایەنەوێت ئەم چاقبستوی کە لە ئێستادا هەیە بەردەوام بێت و ئەیانەوێت نزیک ببنەوە لێک بۆەوەی بتوانرێت بە زووترین کات حکوومەت پێک بهێنرێت و سەرۆک کۆمار هەڵبژێردرێت. ئەمە تاشە نەگەرێکی دڵخۆشکەرە لە ئێستاە. من پێم وایە دەبێت هەمیشە جیاوازی بکەین لە نێوانی ئەقوال و ئەفعالەکان ئەوەی کە دەگوترێ مەرجنیە هەر ئەوە پەیڕە و بکرێ. زۆر جار گفتارەکان لەگەڵ کردارەکان دوو حاڵەتی جیاوازن. هەر کەسە لە هەر پارتێکی سیاسی لە هەر مەزهەب و ئایدیا و با بڵێم تەرەفێکی سیاسی قسەی باش دەکا و گفتارەکانی زۆر باشن بەڵام ئایا کردارەکانی لە ئاستی گفتارەکانیان ئەوە جێگای پرسیارە. سەدر کاتێککە کورسەکانی سەرکەوت بۆ ڕێژە و ژمارەی زیاتر جۆرێک لە با بڵێم بۆ غرایی سیاسی و تەحالفاتی ئەو پیاوە لەگەڵ کوردیش و لەگەڵ غەیرە کوردیش وا دەکات کە جۆرێک لە گومانێک لەسەر پایەکانی دیموکراسی ئێمە بیرمان نەچێ پایەکانی دیموکراسی لە عێراق تا ئێستا چەقبەستوو و تا ئێستا با بڵێم لەژێر پرسیاردان واتە پایەی دیموکراتی لە عێراق لە شوێنی خۆی و تۆکمە و
پتە نییە بەداخەوە ئێمە ساڵ بە ساڵ یا با بڵێم دەورە لە دوای دەورەی پەرلەمانی عێراق ئێمە کۆمەڵێک کێشە بە داهاتوو دەستپێرین لە کاتێکە مەفروزە کێشەکان چارەسەر بکەین ئایندە و ئایدیا و بەرنامە و پلانی دیکەمان هەبێ بۆ حاڵەتی داهاتوو بەڵێ لێک نزیک بوونەوەیەک هەیە لە نێوان لایەنە بەشداربووەکانی پەرلەمانی عێراق کە دوجار دەبن بە لایەنی بەشداربوو لە حکوومەتی عێراقیشدا ئەگەر تەشکیل کرا و ئەگەر ئەوە سەرەتاکە سەرۆکاتی کۆمار هەڵبژێردرا بەڵام ئایا بەدەر لە مەسلەی ئەقوال و بانگەشەی هەڵبژاردن کاتی خۆی کە لە سەردەمی پرۆپاگەندەی پەرلەمانیدا دەکرا و دوجار دەبینین بەداخەوە دەرەنجامی پرۆپاگەندەی هەڵبژاردن لە ئەرزی واقعدا زۆر بە ناڕوونی زۆر بە لێڵی یان زۆر بە کەمتەرخەمی جێبەجێ دەکرێت و بگرێت لە زۆر کایە و لە زۆر سێکتەری ژیانی ئاسایی خەڵک جێبەجێش ناکرێت بۆیە ئەو لێک نزیک بوونەوە بەڕای من بە ئەندازەی ئەوە دڵخۆشکردنیە کە خەڵکی لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی تووشی دڵە ڕاوچێ و حاڵەتێک بوون چونکە ئێمە بیرمان نەچێت تەحالفاتی سیاسی یا با بڵێم ئایدیا و بەرنامە ریزی لە پرۆگرامی حیزبەکان دوجار دەبێ بۆ چاکسازی نیشتیمانی نەتەوەیی تاک بێ ئێمە لە هەرێمی کوردستانە هاوڵاتی ئاسایی پێویستی بە موچەیە پێویستی بە ژیانە پێویستی بە بودجەیە پێویستی بە ژیانی شەرەفمەندانەیە لای هاوڵاتی هەرێمی کوردستان زۆر گرنگ نییە چێ سەرۆکی کۆمارە و چێ دەبێتە بربژێر و چێ هەڵبژاردنەکە گرەوەکە دەباتەوە. کاک سەروان هەڵبەتە سەدر لە پێشووتردا دەیوت ئێمە لە پەرلەمانی عێراق دەتوانین نیساب یاسایی تەواو بکرێت و هەروەها ئەو کۆبوونەوانی کە دەکرێت ئەنجامیان هەبێت بەڵام لە ئێستادا داوا لەلایەنە سربەخۆکان دەکات کە بەشداری کۆبوونەوە بکەن لە 26 مانگدا با بڵێن ئەم پەیامەی سەدر لاوازی ڕێکەوتنی سێ کوچکەکە ناگەیەنێت بۆ دروستکردنی ئەو بارودۆخە سیاسیە؟ بێگومان مەسلەی تەحالفی سیاسی لە نێوان پارتە سیاسەکان کارێکی ئاساییە و دەکرێ بکرێ بەڵام بەرژەوەندی نیشتیمانی دوجار باڵ بکێشێ بەسەر ئەو ئیتیفاقا ئەوە گرنگترە. سەدر و سەدریەکان کاتێککە دێن لەگەڵ کوردیا لەگەڵ سونەکان ئیتیفاقی استراتیجی یا با بڵێم ڕێکەوتنێکی سێقۆڵە دروست دەکەن ئایا پەیام ئایا هەدەف ئایا ئامانج لەو ئیتیفاقە استراتیجیە چییە لەو ئیتیفاقە لەو پێکاتنە چییە؟ ئایا مەسەلەکە بەس بۆ سەرخستنی لایەنێکی دیاری کراوە یان هەدەفەکە بۆ خزمەتکردنی پرۆسی سیاسی بەگشتی و لە ناویشیدا مەسلەی خزمەتگەیاندن بە تاچی عێراقیە. من پێم وایە سەدر کاتێک کە دەڵێ ئەوە بێلایەنەکانیش ئەوە سربەخۆکانیش بەشدار دەبن خۆی لە خۆیدا ئەو پەیامە دوو ڕەهەند بۆ ئێمە بە دیاردەخا ڕەهەندی چیانەوەیە کە گومانی هەیە لەوەی کە بە تەنها لە ناو چوارچێوەی سیاسیەکان و ئەندامانی سەر بە کوتلە سیاسیەکان بتوانێت ئەو پرۆسەیە سەر بخا بۆیە جارێککە پەنا دەباتەوە بۆ بەر ئەوانەی کە سربەخۆن بۆی بەڵانسی سیاسی لە نێوان ئایدیاکەی خۆی پارتەکەی خۆی مەزهبەکەی خۆی ڕاستکاتەوە لە بەرامبەر لەلایەکە ئێمە ئەوەی کە من دەمەوێت قسەی لەسەر بکەم ئەو هاوپەیمانەیە کە کورد لەگەڵ تەیارێکی شیعیدا دەیکا ئایا هەدەف چییە لێرەدا ئەو ئیتیفاقیە بۆچی ئێمە لە ساڵانی ڕابردوو ئەگەر سیر بکەین هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمەتبار دەکرا بەوەی کە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی ئەو کات هەماهەنگیەک یان تەواتوێک هەیە بۆتە حاڵەتی ئەوەی کە موچەبڕینی لێ بکەوێتەوە و دەیان و سەدان ناو و ناوەتۆرە و حاڵەت یا با بڵێم تۆمەت دەخرا پاڵ یەکێتی نیشتیمانی و ئەندامانی قیادی لە یەکێتی یا با بڵێم ئەندامانی پەرلەمان یان وەزیرەکانی ئەوسای کە بەشدار بوون لە حکوومەت و لە کابینەکەی ئەوسایی مالیکی بەڵام ئێستا کە تۆ سیر دەکەی پارتێکی دیکە حزبێکی دیکە هێزێکی دیکە دێ زۆر باشکرا و تەحالفیش دەکات لە پێناوی ئەوەی کە ئەندامێک لە ئەندامەکانی خۆی یا کەسێک لە لایەنگرانی خۆی سەرخە
بەڵێ زۆر باشە هەموو حیزبێک دەتوانێت بانگەشەی خۆی بکە چی چاکە بۆ پارتەکەی خۆی بکە بەڵام بە ئاوردانەوەیەک لە مێژووی دوێنێ کە تۆ کەسێک تاوانبار دەکەی مەفروزە هەمان حاڵەت و هەمان ڕێگا و هەمان ڕێچکە گرتنەوە حساباتی لەسەر بێ ئەوە لەلایەک لەلایەکی دیکە ئەگەر هاتوو کورد لەو پرۆسەیەدا سەرکەوێ کەسێکی کورد سەرکەوێ جا ئەو بربژێرە کاک دکتۆر بەرهەم ساڵح دەبێ یان کاک ڕێبەر ئەحمەد دەبێ هەرێکێک لەوانە من پێم وایە لە چوارچێوەی کوردبوون و نەتەوەی کورد دەکرێ بڵین کورد ئەو جارەش لەو پرۆسەیەش براوە بوو لە حاڵەتەکە بەڵام تا چەند ئەمە ڕنگدانەوەی ئەو حاڵەتە سیاسیە بۆ ناو هەرێمی کوردستان و بۆ پەیوەندی نێوان پارتە سیاسیەکان بەتایبەت دوو پارتی سەرەکی کەیەکێتی و پارتین لێرەدا ڕنگدانەوەی ئەرێنی و ئیجابی دەبێت ئەوە پرسیارێکی گرنگە بۆ هاوڵاتی لە هەرێمی کوردستان بۆی بەڕای من دەبێ دیراسەیەکی ورتر بکرێ و ئێمە شتێکیشمان بیر نەچێ گفتوگۆ و دانوستاندن بەر لە هەڵبژاردن یان دوای هەڵبژاردن تاکە ڕێگایە و تاکە چارەیە و تاکە ئامرازە بەدەستی هێزە کوردیەکان بەتایبەت و هێزە عێراقیەکان بەڵێ کاک سەروان کەواتە پێ دوایە ڕێکەوتن و یەکدەنگی لایەنە کوردیە لایەنە سیاسی کوردیەکان لە سەرەتادا کارێکی زۆر باش دەبێت کە دواتر بچنە پەرلەمانی عێراق و ئەو بچنە پاڵ ئەو لایەنەی کە بۆ داهاتووی کورد و کوردستان سوودیە بێت ئەوە باشترین ئەگەر نییە یاخود باشترین چارەسەر نییە بۆ ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەران بتوانن یەکجەنگ بن و لایەنێکی زۆر باش بۆ داهاتووی کورد هەڵبژێرن من پێم وایە بۆ ڕاگررتی بەڵانسی سیاسی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێویست دەکات پارتی دیموکراتی کوردستان بە هێزی خۆی و بە توانای سیاسی و ئیدارەدانی پرۆسسی سیاسی دەبێ هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بۆ ئەوەی کە بتواندرێ چوارچێوەی هەرێمی کوردستان یا با بڵێم تەجربەی هەرێمی کوردستان نەکەوێتە ژێر هەرەشە و نەکەوێتە ژێر حاڵەتێکی چاوەڕوان نەکراو واتە خۆشەویستی و دڵسۆزی و نیشتیمان پەروەری لەلایەن هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان لەو حاڵەتی ئەوڕۆدا پەیوەستە بە پاڵپشتیکردن لە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان نەک دژوەستانی من پێم وایە حاڵەتی عینادی سیاسی لە ئێستادا بەرەو ئاقارێکی خراپمان دەبات جا عینادی سیاسی هەر کەسێک و هەر لایەنێک و هەر بەرپرسێک و لە هەر پلە و پۆستێکا بێ بیکە چونکە سەردەمی ئێمە وەقتی ئێمە زەمەنی ئێمە ئەو حاڵەتی کە ئێمەی تێداین من پێم وایە ئەوە هەڵناگرێ ئێمە سەرڕای هەبوونی کۆمەڵێک چێشمە چێشمی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئیداری هەتا دوایی ئێمە دەرگای جارێکی دیکەی ململانەی سیاسی لە نێوان خۆمان بکەینەوە بۆیە دڵسۆزی بۆ هەرێمی کوردستان و تاکە دەرگا و مەدخەل و مەخرەجی هێنان و دابینکردنی خۆشببختی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەوەدا خۆی نبینێتەوە کە ئایا چێ کام کاندیدی خۆی سەرخەز وە چێ بوو بە سەرۆکی کۆمار بەقەد ئەوەی کە چێ دەتوانێت ببێتە پارێزەری دەستور لە عێراق و چێ دەتوانێت ببێتە نوێنەری ڕاستەقینەی کورد لە عێراق و ئەو باڵانسە سیاسی کە لە نێوانی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەگشتی و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەتایبەتی دەبێت ئەوە کاری جددی لەسەر بکرێ و دەبێ ئەو حاڵەتە هەمیشە لە بەرچاو بگرێ بگیردرێ چونکە ئێمە بەدیلی دانوستاندنمان ئیلا دانوستاندنە بەدیلی پێکهاتنمان ئیلا پێکهاتنە بەدیلی یەکێتی بۆ پارتی بەز یەکێتیە بەدیلی پارتیش بۆ بەرامبەرەکەی یەکێتی بۆ بەرامبەرەکەی هەر بەرامبەرەکەی چکە حاڵەتێک دروست بووە کە ئێمە دەتوانین لەسەر ئەو حاڵەتە هەنگاوی باشتر بنین لە ئایندا ئەگەر مەسلەی نەتەوایەتی و بەرژەوەندی گشتی نەتەوایەتی یان پرۆسسی کوردبوون و ناسیۆنالیستی نەتەوایەتیمان بمانەوێ لە ئاستێکی بەلای کەم وەکو حاڵەتێک بهێڵینەوە کە
قەوارەکەمان نەکەوێتە بەرمەترسی. بەڵێ کاک سەروان کەواتە ئەگەری پێکێرانی حکوومەتێکی زۆرینە یاخۆ تەوافقی هەیە لە داهاتوودا بۆ عێراق خودت بە پرسیارەکە بە شێوەیەکی دیکە بکەم عێراق پێویستی بە حکوومەتێک هەیە لەسەر بنەمای زۆرینەیە خۆ تەوافقە گەرەمە دوا پرسیاری من بێ بۆ تۆ. من پێم وایە ئەوەی کە لە عێراق دەگوزەرێ و گوزەراوە تا ئێستا مەسلەی ئیتیفاقاتی سیاسی یا با بڵێن پشک و بەش بووە زیاتر و زۆرتر وەک لەوەی کە ببێتە مەسلەی ئیستیحقاقی پەرلەمانی چێ چەند کورسی هەیە و کورسیەکان چۆن دابەش دەکرێن. ئەوەی کە ناوی دەندرێ لە مەطبەخی سیاسی لە عێراقا چێ دێ و چەند پشک و پۆست و پلەی خۆی بەردەکەوێ ئەوە زۆر گرنگ نییە لە کاتێکە کە نەسیجی عێراق پێکهاتەی عێراق حاڵەتە کۆمەڵایەتی و سیاسی و ئیداریەکەی کە لە عێراقا حزوری هەیە و بوون و هەیە وجودی هەیە ئەومان پێ دەڵێ کە ئێمە دەبێ لەسەر حسابی پێکردنی هەموو نەتەوە و ئاین و ئاینزاکان و مەزهەب و دین و پێکاتەکانی عێراقی ئێمە بەشداریان پێ بکەین چونکە بیرمان نەچێ ڕەنگە لایەنێکەیە وە خەڵکانێکن ڕێژەی کورسیان دەست نەکەوت بەڵام ئەندام و لایەنگر و هەوادار و خەڵکی خۆیان هەیە بۆی ناکرێت تۆ کایەک لە کایەکان فەرامۆش بکەی یان چینێک لە چینەکان بەشدار دەکەی بۆی ئیتیفاقاتی سیاسی و ئیتیفاقاتی پێشینە بۆ پەرلەمان و بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ سەرۆکایەتی کۆمار لە نێوان پارتەکان بەکارێکی گرنگ و بەکارێکی عملی واقعی دەبیندرێ بۆ عێراق چۆ تەرکیبەی ژیانی عێراقی خەڵکی عێراقی وڵاتێکی یەک نەتەوە و یەک ڕنگ و یەک مەزهەب و یەک شێوە نییە ئەوەی کە پێی دەگوترێ با بڵێم عێراق وەکو مەتحەفی ئەجناس وایە کۆمەڵێک نەتەوە و نەتەوەی جیاجیا و ئاین و ئاینی جیاجیا لە عێراقدا بوونی هەیە بۆیە هەمیشە کارکردن لەسەر ڕێژەی کورسیەکان لەسەر پشک و بەشداری حیزبەکان ڕەنگە دقیق دەرەنجامێکمان بەدەست نەدا بەڵام کاتێک کە دەبێتە پێکردنی هەمویان بە ڕێژەی جیاواز بە نیسبە و تەناسب ڕەنگە ئەنجامی باشتر و دەرەنجامی باشترمان پێشان بدات. بەڵێ زۆر سپاس بۆ سەروان تایر گۆمەشینی وەکو چاودێرێکی سیاسی بۆ نوکردنەوە لەسەر ئەم بابەت و تەوەرە سپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆکانمان لە هەولێرەوە.